زیاتر لە 4,000 منداڵی بێباوک پاشماوەی جەنگی داعشن لە عێراقدا. تا ئێستا نازانرێت باوکیان کێیە و منداڵی کێن. بەو هۆیشەوە تا ئێستا نەبوون بە خاوەنی هیچ پێناسێکی ڕەسمی لە عێراقدا. لە سلێمانیش ژمارەیەک لە ڕێکخراوان و چالاکانی ژنان و ژمارەیەک لە پسپۆڕانی یاسایی و پەرلەمانتاران لەژێر ناوی من ناوی دایکمە کاری جدی لەسەر ئەو بابەتە دەکەن بۆ ئەوەی ئەو منداڵانە کە تا ئێستا نازانرێت باوکیان کێیە بۆ لەمە دوا ڕاستەوخۆ بخرێنە سەر دایکیان بۆ ئەوەی ببن بە خاوەنی پێناسێک یاخود بەڵگەنامە ڕەسمیەکان لە عێراقدا. پرۆژەکە پێشکەش بە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کراوە و ئەوان ئێستا چاوەڕوانی وەڵامن. ئەزانین کە منداڵانێک لە دایکە بن لە ژیانی نۆرمالیشە، بەڵام ئەم مافە نەدراوە بەدایک. لەبەرەوە ئەم بەدیلەی کە ئێمە وەکو هەموارکردنەوەی یاساکە لە هەموو شوێنەکانی ئەو نیە بڵێن ئەم مافە لە باوک پسەندرێتەوە، ئەوە وەکو خۆیەتیەوە هیچ کێشەیەک لەوەیان نیە. بەڵام لە کاتێکا کە منداڵێک هیچ باوکەکە ناتوانێت ڕەچەڵێکی دیاری بکات، ئەو کاتە ئەم یاسا ئەتوانێت ئەو مافە بدا بە دایک و منداڵەکە. شارەزایەکی یاساییش دەڵێت پرۆژەکە هەموو پاڵپشتیکی یاسایی هەیە و نابێت کەس وەها لەوە بگات کە داگیرکردن یاخود لێسەنەوەی ئەو بەشە مافەی پیاوە، بەڵکو ئامانجە گەورەکە پەرۆشی و خەمخۆری ئەو منداڵانەیە. هیچ ڕێگرێکی یاسایی نییە ئەوەی کە مناڵ بە ناوی دایکەوە بێ، وەکو چۆن هیچ ڕێگرێک نییە کە مناڵ بە ناوی باوکەوە بێ. بابەتەکەی ئێمە ئەوەیە کە ئێستا یەکێک لەم مناڵانەی کە من باسیەکەم کە دایکی دیارە بەڵام باوکی نادیارە، ئەگەر من بمەوێ ناسنامەی بۆ دەربکەم ئەبێ بڕۆم ناوی پیاوێکی وەهمی نێرینەیە کە هیچ وجودی نییە لەسەر ناسنامەکەی تۆماری بکەم یاخود دیاری بکەم، پاشان من دەتوانم ناسنامە بۆ مناڵە دیاری بکەم. لە کاتێکا بۆچی من ئەفزەڵیەت بدەم بە ناوی سیانی نێرینەیەک پیاوێکی وەهمی کە هەر وجودی نییە، لە کاتێکا دایکەکە کەسێکی زیندووە وجودی هەیە بۆ نەتوانین ئێمە لەسەر دایکەکە ناسنامە وەربگرین. سەرۆکی لیژنەی فتوای سلێمانیش دەڵێت قسەکردن و فتوادان لە بابەت وەهایەکی گرنگ جارێ زووە و پێویستی بە خوێندنەوە و لێکۆڵینەوەی وردی زیاتر هەیە بۆ ئەوەی ئێمە فتوای کۆتایی یاخود بڕیاری کۆتایی لەو بارەوە بدەین. ئەم بابەتە بابەتێکی وردە، بابەتێکی هەستیارە و بابەتێکی گرنگیشە. ئەم بابەتە لایەنی یاسایی هەیە، لایەنی دینی و شەرعی هەیە. لە ڕووی شەرعیەوە ئەم بابەتە پێویستی بە لێکۆڵینەیەکی ورد هەیە، بۆیە پێم وایە وەڵامدانەوەی ئەم بابەتە ئێستا کە زووە پێویستی بەوە هەیە کە ئێمە لە لجنەی باڵای فتووا لە هەرێمی کوردستان گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین. قورئانی پیرۆز ئەو بابەتەی بڕیوەتەوە، خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ ئودعوهم لئابائهم، ئەو مناڵانە ئەبێ بە ناوی باوکیانەوە بانگ بکرێن. ئەوە دەقی قورئان و نەسی سەریحی قورئانی لەسەرە. با پێی یاسای ژمارە 3 کارتی نیشتیمانی ساڵی 2016 بێت، ڕێگە بە پێدانی کارتی نیشتیمانی بە هیچ منداڵێک نادرێت و ئەو منداڵانەش نابنە خاوەنی هیچ بەڵگەنامەیەکی ڕەسمی عێراقی ئەگەر بێت و منداڵێک باوکی دیار نەبێت یان تاوەکو ناوێکی خوازرا و بە باوکی منداڵەکە دیاری نەکرێت. بۆیە ئەوە بەلای ژنان و ڕێکخراوەکانی بواری ژنانی شەوە قبولکراو نییە و داوا دەکەن ئیدی لێرە بەدواوە لە بری ئەو ناوە خوازراوە منداڵ ڕاستەوخۆ بخرێتە سەردایک. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.